ئەم دەرامەتن. ئازاد سڵاوی خوا لێبێت ئێستا لەکوێی و ئەو دەستگایی کە ئەمڕۆ دەیەوێت خەڵکی فەقیر و هەژار بەسەر بکاتەوە بڕی هاوکاریەکەی چەندە و کام لە دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە؟ کاک جەلال سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. من لە ناحیەی خەلیفانم دیارە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە چوارچەوەی ئەو هاوکاریانەی کەوا بەردەوام بۆ خێر بڵین بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت دابینی ئەکاتن ئەمڕۆ نزیک سەبەتەی خۆراشی ئامادە کردووە و ئامادەکاریان کردووە پاشکەمێشتر بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەتی ناحیەکە دابەشی ئاکاتن. من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر چۆنیەتی ئامادەکردنی و هاوکاریانەوە دابشکردنی بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت لەگەڵ کاک عوسمان بناوی بەرپرسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان قسەکەم. کاک عوسمان ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێبێتن ئەم هاوکاریانە چینکەوە ئێوە ئەمڕۆ دابەشیەکە. بەناوی خۆی گەورە میهرەبان پێشی بەخێرات نزانام دەکەین دەستخۆشی لە تەواوی کارمەندانی کانالی ئاسمانی پیان بکەین خۆی گەورە پاداشتان داتەوە. خۆی گەورە تاعات و عیباتی مولایش قبول کاتن. ئەمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری بەنامەی بەخشین بە هاوکاری خێرخوازان ئەم جارە شەستانی بەدامیکردنی 100 سبەتەی خۆراک بە هاوکاری خێرخوازان بەسەر خەرچی فەقیر و هەژاری دەڤەرەکەمانەوە. لێرەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەن خۆی گەورە پاداشتان داتەوە و لێرەوە داوان لێکین بەردەوام من لەو خێرانە داوان لێکین هاوکار بن لۆی بتوانین زیاتر خزمەتی خەرچی فەقیر و هەژاری دەڤەرەکەمان بکەین. ئەمە لێرەوە دەستخۆشیان لێکین خۆی گەورە پاداشتان داتەوە و حەقوا بوو لەو جێژنەی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری خەرچی فەقیر و هەژاری کرد بە معاشیدا بە خەرچی وەی نەکرد بە خەرک معاشی نەبیتن وەزی خراپی. بەڵام لێرەوە خەرچی خێرخواز و خواپێدا و لە زیاتی حکوومەتی هەستاوە بە دابینکردنی سبەتەی خۆراک و هاوکاری مادی و معنەوی بەسەر خەرچی فەقیر و هەژارەوە لێرەوە دەستخۆشیان لێکەین خۆی گەورە پاداشتیان داتەوە و داوان لێکن بەردەوام بن و سەرکەوتوو بن ئینشاءالله. کاک عوسمان لە ماوەی کەوا هاوڵاتیان لە کارنتینە بن تاوەکو ئێستا توانیوتانە چەند سەرەتەی خۆراک لە سنووری ناحیەی خەلیفان وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت دابەشی بکەن؟ کاک ئازاد ئەم دەمەوێت باسی ئەوەی بکەم کۆمەڵی ئیسلامی لە هەموو بارەگاکانی خۆی بوویتە ڕقەمێک بوویتە بەڕاستی دڵسۆز و خەمخۆری خەرچی فەقیر و هەژار بەردەوامە لە هەموو سات و وەختەکان هاوکاریکردنی خەرچی فەقیر و هەژارەوە. بارەگاکانی خۆی کردینە بەڕاستی جێمە ئەوای خەرچی فەقیر و هەژار هەم بەرنامەی بەخشین هەم ئەنجومەن و بارەگاکان دیکەی و ئێمە لە فترەی کەرەنتینە تا ئێستاوە 1025 سبەتەی خۆراکمان بەسەر خەرچی فەقیر و هەژار دابەش کردیا. جلوبەرگمان هەبووە هاوکاری مادی و معنەویمان هەبووە بەرامبەر خەرچی فەقیر و هەژاری سنووری خەلیفان و دەوروبەریەوە. زۆر سپاس بۆ بەڕێز کاک عوسمان بناوی زۆر سپاس دەکەین بۆ زانیاریەکان. بەڵێ کاک جەلال دیارە پاشکەمێکی تر ئەنجومەنی خەلیفان ئەم هاوکاریانەی بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت دابەشەکە. ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بەردەوام لە بۆنەکاندا خستاوە بە دابینکردنی خۆراک و جلوبەرێک و ئەو پێداویستیانەی کەوا هەژاران و کەم دەرامەتان پێویستیان پێ بەردەوام لە خەمی هەژارانی ناوچەکەدا بووە. زۆر